وببيت في أعلى الجنة لمن حسن خلقه من زماني قصر و كۆشک و تەلارێک دەکەم لە بەرزترین شوێنی بەهەشت کە فیردەوسە. بۆ کێ؟ بۆ ئەو کەسەی ڕەوشت و ئەخلاقی جوان بێت، خاوەنی ڕەوشت و ئەخلاقێکی جوان بێت. وای لێ هاتووە لەم ڕۆژەدا ئەگەر مامۆستایەکی ئاینی، مامۆستایەکی مەکتەب، هەر مامۆستایەکی تر بێ، هەر کەسێکی بەڕێز بێ، یا پیاوێکە ڕێز لە خێزانەکەی خۆی دەگرێت، یا ژنێک کە ڕێز لە پیاوەکەی خۆی دەگرێت، یا برادەرێک کە ڕێز لە برادەرەکەی خۆی دەگرێت. وای لێ هاتووە ئەو کەسێک کە ڕێز لە خەڵکی زۆر بگرێ پێی دەڵێن فڵان کەس گێلە. نەوەڵڵا ترسی خوا وای لێ کردو، ئەینا دەی وەکو تۆ باتە سەر ئاو ئاوی هەر نادە، ئەیشێنێتەوە. بەڵام لە ترسی خوا کەسانێکەیە لەبەر ئەخلاق ڕەوشتی جوانی خۆیان، مامۆسای لە مەکتەبا بەڕێزە، زۆر بەڕێزە، لە کولیەکان لە زانکۆکان تەڵەبە گاڵتەی پێکەن، ئەوەشی کە مۆڕیان لێکا و ئەخلاقی جوانیە لەگەڵیانە و قسەیان پێکا ڕێزی لێگرن. بەداخەوە حەقی ئەوەی کە ڕێزت لێگرێ زیاتر ڕێزی لێ بگری. بەڵام ئەوە دەڵێن ئەمە گێلە، ئەمە گێژە، ئاگای لە خۆی نە، نەفامە. ناو نەفامێ، تۆ نەفامی. ئەو لەو پەڕی ئەخلاق و ڕەوشتە کاتێک کە ڕێز لە بەرامبەری خۆی دەگرێ، مەرجنی ئەوەی گێلی بێ. بۆ ئەو کەسەی ڕەوشت و ئەخلاقی جوان بێ گێلە نەخێر. ئەو کەسەشی کە تووڕە بێ، عاقڵ و ژیر و تێگەشتووە نەخێر. مەرجنیە، بۆیە تووڕەی شوێنی خۆی هەیە، نەرمونیانی شوێنی خۆی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا تووڕە بووە، بەڵام جاری واشێ زۆر لەسەر خۆ بووە. کەواتە ئاگاداری خۆمان بین. لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان، زمانی قەسرێک لە بەرزترین شوێنی بەهەشتا کراوە بۆ ئەو کەسەی کە ڕەوشت و ئەخلاقی جوان بێت. کەواتە ئینشاءڵڵا با ئەم قەسرانە دەست خۆمان نەدەین، باواز لە مناقەشەکردن بهێنین ئەگەر لەسەر حەقیش بین، باواز لە درۆکردن بهێنین ئەگەر بۆ سوعبەتیش بێ، با ڕەوشتی خۆمان جوان کەین. ئەمانە هەمووی هۆکارن بۆ چوونە بەهەشتی ئێمە. کەواتە ئەگەر ئەم سێ ڕەوشتەمان تێدا بێ، سێ قەسر لە بەهەشتا زەمان کراوە بۆمان لەلایەنی خۆشەویستی خواوە صلی الله علیه وسلم بە فەرمانی خوای گەورە. کەواتە ئینشاءڵڵا با هەوڵ بۆ بەهەشت بدەین، خۆمان لە ئاگری دۆزەخ بەدوور کەین.